میوانداری هەر یەک لە بەڕێزان فیراس سدیق کە بەڕێوەبەری سامانی ئاژەڵە لە وەزارەتی کشت و کاڵ و هەروەها زریان مستەفا ڕەسوڵ کە بەڕێزیان خاوەنی پەلەوەرخانە و سەرۆکی کۆمەڵی پەلەوەرخانەکانی هەولێرن میوانداریمان کردوون و لە ستۆدیۆ لەگەڵ ئێمن. کاک فیراس بەخێر هاتی، کاک زریان بەخێر بێت، زۆر خۆشحاڵ بووم، بەخێر بن. کاک فیراس با لە بەڕێزانەوە دەست پێ بکەین. بینیمان یەکێک لە مریشک فرۆشەکان لە ناو بازارە لە هەرێمی کوردستانە باسیەوە کات کە ئەگەر ڕێگری نەکرێت یاخود دۆخەکە لەبار بێ ئەتوانن ئەوان قازانج بکەن و بینیمان وتیان بۆ کیلۆیەک مریشک بە 2600 دینارە. ئایا ئەمە کافیە بۆی کە خاوەن کێڵگەکان سوودی لێ بین و زەرەر نەکەن، یاخود ئەوەی کە ئێستا هەیە ئەگوزەرێ زیانە بۆ خاوەن کێڵگەکان؟ بەڵێ سپاس بۆ بەڕێستان. ئمە هەر لە نرخەکەەوە دەست پێەکەین ئەو 2600 دینارەی و بەڕێزە باسی کرد. طبعا ئەمە ئەو نرخەیە کە دوکانداری فرۆشێت، بەڵام لە ئەساسەوە ئەم دوکاندارە یان ئەم فرۆشیارە ئەم بریشکەی بەو نرخە بەدەست نەگەیشتۆ، طبعا بە نرخێکی هەرزانتر بەدەستی گەیشتۆ. حدودی با بڵێن ئەمڕۆ ئەوەی کە بە دۆداچوونمان کردووە لە کێڵگەی پەلەوەری بە 2150 دینار مریشک فرۆشراوە. لە کاتێکا لەسەر خاوەن کێڵگەکان طبعا 2250 دینارەکەوێت. یعنی لە هەر کیلۆغرامێکە لە حاڵی ئێستایا 100 دینار خاوەن کێڵگەی پەلەوەری زەرمەندە. بەڵام دواتر کە جملە چیەکانەوانی کە مریشکەکانیان لێکڕن و تەوزیعی سەر دوکانیانەکان فرۆشیارەکان جوانتر بڵین و فرۆشیار تەکید هەمشێکی ڕەبحی خۆی خاتە سەری، لە نەتیجە وای لێ دێت کە مریشک ئەمڕۆ بە 2600 یان 650 کاک فیراس ئەم زەرەرە بۆ یعنی بۆچی ئێستا خاوەن کێڵگەکان بۆ لە زەرەردا؟ بەڵێ جوانە، پرسیارێکی زۆر بەجێیە. طبعا لە هەرێمی کوردستان وەکو پێشووتریش ما لە شاشەی کەناڵ 24 ئازیزەوە زۆر جا باسمان لەمە کردووە و وەکو یەکێکە لەو کەناڵانی کە بە حقت پشتگیری لە بەرهەمی ناوخۆ و هەمیشە پێداگیر بووە لەسەرەوەی کە بەرهەمی ناوخۆ لە ڕووی کوالیتی و لە ڕووی تەندروستی و لە ڕووی ئەوەی کە ئەهمێتی اقتصادی و ئابوووریەکەی شیکراوەتەوە لەم بەرنامانەی جەنابەت و بەرنامەکانی تری کوردستان. ئەمەجی دەستخۆشی و ستایش و سپاسگوزاریە بە حقت ئەوەی کە باسمان کردووە پێشووتر، ئەوەی کە ئێمە لە ئینتاجی مریشک و بە بەرهەمی مریشکە قۆناغی خۆبژێویمان تێپەڕاندەوە بەرهەمێکی بڕێکی زۆری بەرهەمی زیادمانەیە. هەرێمی کوردستان ساڵانە پێویستی بە حدودی 150,000 تۆنە لە گۆشتی مریشک ساڵانە. ئێمە لە کاتێکا توانای بەرهەمێنانمان ئێستا گەشتۆتە حدودی 285,000 تۆن. سەروی ئەم ڕێژەیەشە توانین بەرهەمێنان بکەین ئەکەر بازارەکەەوە دۆخەکە و نرخ سابت بێەوە جێگیر بێت. ئەو بەرهەمەی کە زیادە لە ناوچەکانی خوار و ناوەڕاستی عێراق بە بازارەکرێ بەداخەوە بەهۆی ڕێگرەکانی حکوومەتی ناوان لە چوونی بەرهەمەکانی هەرێمی کوردستان بۆ خوار و ناوەڕاستی عێراق، واکات ئەو بەرهەمەی کە یان ئەو خاوەن پرۆژانی کە بەنیازی و بازارکردن لە خوار و ناوەڕاستی عێراق بەرهەمێنانیان کردووە، ئەو بەرهەمانە ناوخۆی هەرێمی کوردستان پەنگ بخواتەوە و ئەو داڕمانی لە نرخوا ئەو داکەوتنی لە نرخ لێ بکەوێتەوە بەداخەوە. یعنی ئەم بابەتی ئێستا کە ڕووی داوە ئەم دابەزینەی نرخە ئەوەیە کە بەرهەمێکی زیاد لە پێویستی ناوخۆی هەرێمی کوردستانمان هەیە. لایەکی ترەوە حکوومەتی عێراق بەمەبەست و بە ئامانج ڕێگریە کات لە چوونیان بەرهەمانە ئەوەی لێەکەوێتەوە کە بەرهەمەکان لە ناوخۆی هەرێمی کوردستانە بمێنێتەوە و دابەزینی نرخوە لە نەتیجە شازەرمەند بوونی خاوەن کێڵگە پەلەوەریەکان و لە ڕووی اقتصادیشەوە هەمومان نەزانی کە ئەمەش ئامانجی حکوومەتی ناوەندی عێراقەوە لە هەموو ڕێکەوە بینی ومانە نەک هەر کێڵگەکان و لە ڕووی کشت و کاڵی پیشەسازی و حتا بازرگانیەکانی دیکەش ئامانجێتی کە ڕێگری لێ بکە. کاک زریان بەڕێست هەنووکو خاوەنی کێڵگەکان و یاخود با بڵێن سەرۆکی کۆمەڵە پەلەوەرخانەکانی هەولێر، ئاگاتان لەم دۆخەیە لە کێڵگەیەکدا کە مریشک بەرهەم هێنرێت بۆ مانگێک ئاستی بەرهەمهێنانتان چۆنە و یاخود با بڵێن ئەو بڕێ کە پێویستەکە چەنە ئەبێ بدرێ بەچەند؟ سەرتا سوپاسان دەکەین دەستخۆشتان لێ دەکەین. سپاس بۆیەوەش. ئێمە لە پرۆژەکانمان ئێستا حالی حاضر کاک فیراسیش ئاماژەی پێکرد چیلۆی 2250 300 لەسەر مەڕا دەوەستێتن کەچی لە بازاری بە ئەمە دەیفرۆشینەوە بە 2100 دینار 2050 لە بازاری بە 2600 ینی خەڵک واتەوە قوع دەکە ئەو 2600 دێتە ناو جیرفانی مە لەوە ئەسڵ داوانیە خۆی لەسەر ئێوە وتان 2100 دینارەکەوێت 2300 دینارەکەوێت، بەڵام ئێوە بۆچی بەکەمتر ئەیەنە بازار؟ ئەوە حرج و تەڵەبی بازارە لە دەستە من، یعنی ئەوە حرج و تەڵەبی بازارە و لە بەرەوەی ڕێژێکی زۆرە بەڵێ حکوومەتی عێراقیش مقەسرە بەڕاستی بەرامبەرمان ئەوە شەڕێکی ئابووری لەگەڵمان دەکاتن بەرامبەر مریشکی نییە بەرامبەر بە حکوومەتەکەمانە بەڕاستی
شەڕێکی ئابووری لەگەڵمان دەکەن. ڕاستە باشە ئەم دۆخەی کە ئێستا ڕووی داوە کاریگەری هەبوو لە سەرکەمکردنەوەی کێڵگە پەلەوەریەکان یان کەسێک هەبێت واز لە بەڵێ ئێستا کە زۆر کەسێ ئێستا کە بەڕاستی ئیفلاسی کردیە ناتوانیشی بکاتەوە زارشکەی ئەو پرۆژەی بەکاربیێنی ئەوەشە ناوچوونی ئەو کەرتەیە ینی ئەمە لێرەوە داوا دەکەم بەڕاستی بۆ نمونە زیانەکە چەند بۆ کەسێک هەبوو بێت زیانی محدود نییە مەسەلەن دیابی لە کەسێکەوە بۆ کەسێک ئەوە بە ڕێژەی بێ تاقی پرۆژەکەیتی مثلەن کابرا 20,000 بە خێو دەکاتن بە ڕێژەی 20,000ەکەی خۆی زەرەر دەکاتن لەوانەیە 20,000 دوو دەفتەری زەرەر کاتن بەڕاستی لە 20,000 وجا مثلەن هەیە 100,000 بە خێوکە یا 200 بە خێو دەکاتن بە ڕێژەی تاقی خۆی زەرەرەکەی دەکات. باشە ئێوە چیتان کردووە لەگەڵ لایانی پەیوەندیدار کە بەڕێز کاکفیراس لێرێ بۆی ئەم کێشەیە چارەسەر وڵایە من دەستخۆشی لە کاکفیراسی دەکەم بەڕاستی تاکەکە شخصە پاڵپشتی و پرۆژەیە دەکات لە حکوومەت دەستخۆشی لێ دەکەم و کاکفیراس چارەسەرەکان لە چ ئاستێکدان ینی ئێوە دڵنیام کە هەموو ڕێگەکانتان گرتووەتە بەر بەڵام ئەوەی کە ئێستا پێویستەکە بۆی ئیدی ئەوە خەڵکە خاوەنی ئەو کێڵگانە ئەوەندە زەرمەند نەبن چی بکرێت؟ بەڵێ طبعا هۆکارەکە ئاماژەمان پێدا ئەو بابەتی دەرگاداخستنی حکومەتی ناوەند بە ڕووی بەرهەمەکانی هەرێمی کوردستان بەرمەبنای خۆی نابێوا بێت یعنی ئەوەی کاوان باسی دەکەن عێراقێک عێراقەوە هەرێمی کوردستان و ئینتاجێکی هەرێمی کوردستان دەبێت زۆر بە سەلاست و زۆر بە ئاسایی بە بازار بکرێت لە خوار و ناوەڕاستی عێراق چکە من ڕەبتی بە ئەمنی غیزاییەوە هەیە ڕەبتی بە کۆمەڵی بابەتی اقتصادی و ڕەهەندی دیکەوە هەیە فنابێت بە حقت حکومەتی عێراق بەو شێوازە مامەڵە لەگەڵ بەرهەمەکانی هەرێمی کوردستانە بکە هەر نەبێت لە ڕووی تەندروستیەکەوە لە جیاتەوەی کە تۆ بەرهەمێک بە قاچاق بێنیت و دەرخواردی هاوڵاتیەکانی بدەیت و لەولاوە زەرەرێکی اقتصادی بکەیت و ئەنجا بێت بە حەبوو دەرزی و دەرمان خەڵکت چارەسەر بکەیت لە ئاکامیەوەی کە بەرهەمێکی قاچاغت دەرخواردیاندا بۆ دەڵێن قاچاق لەبەرەوەی کە عێراق اکتفای نییە لە مریشکە یعنی سەرڕای ئەوەی کە پێویستی پێێتی حاجەتی پێێتی و عێراق ساڵانە پێویستی بە 1 ملیۆن تۆن لە گۆشتی مریشکەوە توانای بەرهەمێنانی 300,000 تۆن تەجاوز ناکەوە 700,000 عجزی هەیە ئامادەی و عجزە بە هاوردەیەکی غیر شەرعی و غیر قانونی پڕکاتەوە دەرخواردی هاوڵاتیەکانی بدە بەڵام ئامادە نیە لەولا بەرهەمێکی هەرێمی کوردستان کە لە ڕووی سەحی و ساغڵەمیەوە ئینجا دەبێت بزانین حەجمی دژایەتیکردنی ناوەند و حەجمی دژایەتیکردنی حکومەتی عێراق بەرامبەر هەرێمی کوردستان ئەوە هەموو لایەنەکانی گرتوۆ کاکفرازەی بینین ینی ئەو دژایەتیکردنە هیچ لایەنێک نەماوە کە نەیگرێتە بەر بۆ هەرێمی کوردستان بەڵام ئێمە ناکرێت لێرەدا هەر بوەستین لە دژایەتیکردنی ئەوە ئەبینین کە بڕێکی زۆر لە مریشکی وڵاتانی دەرەوە لە هەرێمی کوردستانە ناکرێت ئێوەش هاوکار بن لەوەی کە ڕێگری لە هاوردەکردنی ئەو مریشکە بگیرێت بۆی کە بتوانین بڕێکی زیاتر لە کێڵگەکان وەربگیرێ بۆ ناوخۆی هەرێمی کوردستان طبعا بەرمەبنای ئەمە خاڵی یەکەم کە باسم کرد وەکو چارەسەر ئێمە مۆڵەتدان بە دروستکردنی پرۆژەکانی پەلەوەری گۆشت و هێلکەی خواردنمان ڕاگرت تا ئەو کاتی کە ئەگەینە سیغەیەکی مشتەرەک لەگەڵ حکومەتی ناوەندا و بتوانین بازارەکە بەیەکەوە بە شێوازێک لەسەر ئالەتێک ڕێک بکەوین ئەمە وەکو هەنگاوێکی خۆمان ناکرێ بەرهەمێنان بکەین و مۆڵەتی پرۆژە بدەین و لایەکی ترەوە بە نیازی بازارەکانی عێراق و عێراقش بەم شێوازە تعامل لەگەڵ هەرێمی کوردستانە بکە بەرمەبنای ئێمە وەکو جاری هەنگاوی یەکەم بۆ ماوەی ساڵێک مۆڵەتمان ڕاگرتووە باشە هەنگاوی دیکە بابەتی ئەوەی کە ڕاستەکەی مریشکی بەستوو لە بازارەکانی هەرێمی کوردستانە هەیەەوە مریشکی هاوردەیە ئەوەی کە لایەن حکومەتی هەرێمی کوردستانەوە بابەتی مریشە قەدەغە کراوە حقت ئەو ویستی ئەمەش نییە چکە بەرهەمێکی زۆرمان هەیە بەرهەمێکی ناوخۆی خۆمان زۆر لە ڕووی تەندروستی لە بازار ئەمە بەسەوەی قاچاخە هاتووە بەڵێ ئێمە وەکو وەزارەتی کشتتوکاڵ مۆڵەتمان نەداوە بە هاوردنی بە حقت ئەو مریشکەی کە هەیە لە بازارەکانە ئێمە بە نووسراوی فەرمی وەزارەتی کشتتوکاڵ هاوردە نەکراوە و بیستی ئەمەش نییە بە حقت چکە گەشتونەتە ئەکتیفای زاتی و توانای بەرهەمێنانمان هەیە چه مریشک بە شێوەی زیندوو بێت چه بە شێوەی مجەمەد و جگە لەوەش حتا توانیمانە خۆمان بگونجێنین یعنی مستەسمری ئێمە ئەوەی گرنگە هەرێمی کوردستان سەرمایەکی زۆر باشیە خاکێکی زۆر باشیەوە ئەو هەوایەکی باشی هەیە لە هەمووی گرنگترین سەرمایەکی دیکەمان هەیە لە بواری پیشەسازی پەلەوەرە ئەوش ئەو خەڵکەیە کە لەم بوارەیە ئیشەکەن ئامادەن بە قازانجێکی کەم کە لە بواری پیشەسازی پەلەوەرە بێجگە لەوەش کاکفرازەمێنێتەوە سەر هاوڵاتیش کە هۆشیار بێت لەسەر بەرهەمی ناوخۆ بەکارهێنانی باشە کاک زریان ئەگەر ڕێگە بدرێت بە ناردنی بەرهەمەکان بۆ ناوەڕاست و خواری عێراق ئەم چارەسەرە بکرێت و عێراق ڕێگری نەکات ئەو کاتە کێڵگە پەلەوەریەکان توانای دابینکردنی ئەو پێداویستیان هەیە بۆ ئەوێ
بەزیادەوەش دابین دەکەین بەرهەمی ناوخۆمان و بەرهەمی خواروی عێراقیش دابین دەکەین بەس بەنسبەت مەسەلەن ڕێگاکان ئێستامە ڕێگە چارەمان هەیە داوا لە حکوومەتی دەکەین بەڕاستی مثلەن مریشی سۆرە شەدەلار ئەمووی لە خواروی عێراقەوە ڕادێتم بۆمە يعني وەکو کارتێک فشارە بەکاربینم بەرامبەری ئەمژەوەی قەتع دەکەم بەرهەمیم بکەوە کاکە بەرهەمی تو دەکەمەوە بەرهەمی منەکەی بەرهەمی ناڵم بەرهەمت بێتم کەواتە ئێوە پێتان باشە چۆن ئەوان ڕێگە ڕێگری لە بەرهەمەکان بکەن بڵێ باشە ئێوە دڵنیان لە بەرهەمی ناوخۆی هەرێمی کوردستان کە هەم پێداویستی بڕکات و هەم لە ئاستی خواستی خەڵکایە بەزیادەوەش استیغلالی وەسعەکەش ناکرێتن ئەی کوالیتی و کوالیتی 100% لە هەموو ڕووێکەوە لەو کوالیتی ئێمە باشتر لەو مریشکەی مزەمت دێتن کە کاکفیراز ئاماژەی پێکرد بە قاچاق بێتن ڕاستە ینی ئێستا ئەمەوە مەنزەرەکان ئیش دەکاتن مریشکی فرێشمانەیە ڕۆژانە سەر دەبڕن باشە لە ئەو مریشکە خاوێنەی نەخۆین لە بەرهەمی خۆمانە لە مەنزەرەکانی خۆمان سەر دەبڕێ ڕۆژانەیە فرێژە ئەو ڕۆبار دەکرێت سبێنە سەر دەبڕێت دەرخوا دیاوڵاتی دەدرێت کامە مریشک باشترە ئەو مزەمەدەی دێتن کە بە قاچاق دێتن ئەو فرێش و خاوێنە دەبێ هاوڵاتی ژواعی هەبێتن مەسەلە ڕاستە کەواتە ئێمە ئێستاوەی گرنگ بوو نیشانماندا هەم لایەنی حکوومی کە بەڕێستان هەوڵەکانتان بەردەوامە بۆ پاراستنی بەرهەمی ناوخۆوە ئێوەش ئەو بەرهەمەی کە هەیە پێداویستی ناوخۆ و کوالیتیەکەشی پڕکاتەوە ئەمێنێتەوە لایەنی توی هاوڵاتی کە بەردەوام بیلەوەی گرنگی بە بەرهەمی ناوخۆی وڵاتەکەی خۆت بدەیت بۆی کە پاڵپشت بیت پێویستی هەموو یاخود با بڵین پێویستە هەمومان بێکەوە هاوکار بین لە چارەسەری ئەم کێشانەیە ئێمە بەکڕینی بەرهەمی ناوخۆ بە گرنگیدان بە بەرهەمی ناوخۆ ئەوەیە مێنێتەوە کێڵگە پەلەوەریەکانەوە لەگەڵ لایەنی حکوومەتیش کە بتوانن ڕێگری بکەن لە هاوردەکردن و ئێمە ئەگەر خواستمان نەبێ بۆ بەرهەمی هاوردەکراو ئەوە بەرهەمەکەی خۆمان گرنگی زیاتر بێت سپاس بۆ ئێوە سپاس کە ئەمڕۆ لەگەڵمان بوون بەڕێز فیراستیق بەڕێوەبەری سامانی ئاژەڵ لە وەزارەتی کشتوکاڵ و کاک زەریان مستەفا ڕەسوول خاوەنی پەلەوەرخانە و سەرۆکی کۆمەڵی پەلەوەرخانەی هەولێر سپاس بۆ ئێوە بەخێر بێت زۆر سپاس